بەڕێز دکتۆر دانا ئەحمەد مستەفا کە بەڕێزیان ڕاوێژکاری مەکتەبی سیاسین گفتوگۆکەین دەربارەی 48 ساڵ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆریان سڵاو لەبێ، زۆر بەخێر بێت. سڵاو لە ئێوەش، سوپاستانەکەم. پیرۆزبایی ئەم یادە ئەەکەم لە دۆست و لایەنگرانی یەکێتی و لە سەرجەم میلەتی کورد بەو پێی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز خەباتێکی بەرتەسچی نەبووە لە مێژووی خۆیان، بەڵکو بەردەوام کاری بۆ ئەوە کردووە کە شەقاری گەورە گەورە بەم میلەتە و بە مێژوو بە ئەدەبیات و بە ڕوئیا و دنیابینی ئەم میلەتە بکا. بۆیە جێگەی خۆیەتی کە پیرۆزبایی لە سەرجەم میلەتی کورد بکەین بە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە بێگومان لەگەڵ خات و خەمینەش دکتۆر باسی ئەوەمان کرد کە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بوو دامەزرێنەرانی ئەم حیزبە جوانە هەمویان کەسانی پلەدار و کەسانی خوێنەوار و کەسانێک بوون کە بڕوانامەی زۆر بەرزیان هەبووە. پێم خۆشە لە قۆناغێک لە قۆناغەکانەوە کە ئەویش پشتگیریکردنی دروستکردنی زانکۆی سلێمانیە لەگەڵ بەڕێستا بکەم و تا چەند گرنگ بوو بۆ بە بڵێم جارێکی تر ئەوەی کە چەندین گەنج لەنێو ئەم شارە بتوانن ببنە خاوەنی بڕوانامەی زانکۆ و بتوانن جارێکی تر خزمەت هەم بە کورد و هەم بە بڵێ خزمەت با یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. بێگومان خۆی ئەم بابەتانە قسە زۆر هەڵ ئەگرن و بابەتێکن کە بڵێم دکتۆر دانا باس لە دامەزانی بڵێن دامەزانی هەم زانکۆی سلێمانی بکەین و هەم چۆن ئەو کەسانی کە دواتر بڕوانامان وەرەگرت توانیان لەنێو ئەم حیزبای ڕنگدانەوەیان هەبێ. بەڵێ، پێش هەموو شتێک گرنگە کە ئێمە بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کە مێژوو باسی مێژووی ئەەکەین، مێژووی دامەزرانی ئەم حیزبە ئەەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی دروست بوو؟ لەبەرەوەی کە مۆدێلێک حیزبایەتی هەبوو، ئەم مۆدێلە حیزبایەتیە کاتی بەرەو کاڵبوونەوە ئەچوو. ئەی ئەو مۆدێلی یەکێتی هێنایە گۆڕێت چی بوو؟ بریتی بوو لە تەوازیکردنی با بڵێن تەریبکردنی دوو ڕەهەندی خەباتکردن، ڕەهەندێکی چەکداری کە لە شاغەکرا، ڕەهەندێکی فکریش کە پەیوەندی بە پێشخستنی کۆمەڵگەکەوە هەبوو. یەکێتی بۆ جاری یەکەم لە ناو مێژووی ئەحزابی دروستبوونی ئەحزابی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم مۆدێلەی هێنایە کایەوە. مۆدێلی حیزبێکی چەکداری، خەباتێکی چەکداری، وەستانەوە بە ڕووی ستەما، وەستانەوە بە ڕووی زوڵم و جەورە دژی میلەتێک، لە هەمان کاتا خەباتێکی فکری، خەباتێکی ئەدەبی، خەباتێکی ئایدۆلۆجی بە شێوەیەک کە کار بکە بۆ پەروەردەکردنی هەموو ئەو کەسانەی کە ئەکەونە ناو دائیرەی ئەم حیزبەوە و ئەکەونە دەرەوەی دائیرەی ئەم حیزبەوە بەڵام سەر بە میلەتەکەن. ئەمە زۆر گرنگە، ئەمە زۆر گرنگە کە باسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی لەژێر تۆپ و تەیارەیە یەکێتی بیری لە کردنەوەی دەورە کردوتەوە بۆ پێشمەرگە و بۆ کادر، دەورەی یاسایی و فکری و دەورەی بەڵێن ناحی تەسقیفکردنی کادر و پێشمەرگەی کردوتەوە. ئەوە گرنگە لە مێژووی یەکێتیە کە باسی بکەی لە ژێر قەسری تەیارەیە تیپی مۆسیقای شەید کارزان هەبووە. ئەوە گرنگە لە مێژووی ئەو حیزبە باسی بکەی کە لە ژێر قەسفی تۆپ و تەیارەیە تیپی شانۆ هەبووە، پێشەنگای شێوەکاری شێوەکاری هەبووە، ڕۆمان نووسین هەبووە، ڕەخنەگرتن هەبووە لە شاخ. لە بازنەیەکی زۆر تەسکی خەباتکردنە ئەم حیزبە کادیرەکانی خۆی وا پەروەردە کردووە کە ڕەخنە بگرت لە حقلە خۆی حیزبەکە. باشترین نمونە سەگوەڕەکەی محەممەد موکریە کە ڕەخنە لە خەباتی شاغەگرێ، ڕەخنە لە خەباتی شاغەگرێ. وەختێ بە جەنابی مامجلال ئەڵێن هەزار ڕەحمەتی لێبێ پێ ئەڵێن ئەوە دژایەتیشی زۆری خەباتی ئەمەی کردووە، ئەڵێت بەتەمای چین لە ناوێ بن نا بە قەڵەم شتی نەنووسیوە ئێ بچن بە قەڵەم جۆی بنم. ئەمە مۆدێلی تازەی خەبات و مۆدێلی تازەی حیزبایەتی کردنە، بەڵام ئەمە ئاسانە لە ناو شارا بکرێ، زۆر گرانە و زۆر سەختە لە شاخ بکرێ. یەکێتی لە شاخکردنەوەی ئەبێ ئەم مەفاهیمانە ئەم چەمکانە خاتون بگاتە
جیلی نوێ بگاتەنەوەی نوێی ئێمە ئەمە خاڵی دووهم تۆزێکە گەڕێنەوە پێش ئەو فترەیە فترەی دروستبوونی زانکۆی سلێمانی ئێمە من زۆر جار بە لە کەناڵەکانەوە گوێم لەبێ بەداخەوە طبعا ئەوڵەن ساڵی 1968 زانکۆی سلێمانی دامەزراوە کاکە بە پرەکتیکی 1960 پشتیوانیە ساڵی 1965 وەفدێکی کوردی ئەکەونە من فەوازەکردن لەگەڵ حکومەتی عێراقی ئەو سەردەما مام جەلال هەزار ڕەحمەت دەبێ یەکێک لەو خاڵانەی کە تەسبیتی ئەکات و پێداگری لەسەرەکە کردنەوەی زانکۆیەکە بێ لە سلێمانی لەبەرەوە بەردی بناغی زانکۆی سلێمانی 1968 نەبووە لە 1965 بووە و یەکێک بۆ لە خاڵەکانی ڕێکەوتنامەی نێوان حرەکەی کوردی لەگەڵ حکوومەتی عراقی کاتە ئەوەی تەسبیتی ئەو خاڵی کردووە ئەوەی دیفاعی لەو خاڵە کردووە ئەوەی ئەو خاڵی جێکی کردو دا کۆچی دەکردو مام جەلال بووە و ئەبێ ئێستا ئەم مێژووە بگاتە تاک بە تاچی ئەوانەی کە تەخەڕوجیان کردووە لە زانکۆی سلێمانی ئەو کەسانی کە مامۆستان لە زانکۆی سلێمانی فەرمانبەر لە زانکۆی سلێمانی ئەو کەسانی کە لە ساڵی 1992 جارێکی کە زانکۆی سلێمانی کراوەتەوە هەتا ئێستا کە بەردەوامە و نزیکەی 20,000 تە لە بە زیاتری هەیە ئەبێ هەموو فەخرکەن بەوە کە بەردی بناغی ئەو زانکۆیەکێتی دایناوە مام جەلال دایناوە کەس خۆی نەکە بە ساحیبی یەکێتی خاوەنی ئەو خەباتەیە یەکێتی خاوەنی ئەو زانکۆیە و ئەو زانکۆیی بۆ کادری یەکێتی مەزرانەوە مام جەلال هەزار ڕەحمەت دەبێ زۆر ئاسان بوو ئەو کاتە داوای بودجێ بکە بۆ کادیرەکانی خۆی داوای بودجێ بکە بۆ شاخ داوای 4 سەیارە بکە بۆ خۆی داوای خانوویە بکە بۆ خۆی داوای هیچ ئەمانە نەکردووە داوای ئەوەی کردووە کە زانکۆ لە سلێمانی بکرێتەوە بۆ چونکە قەناعەتی بەوە بووە یەکێتی هەمیشە قەناعەتی هەبووە بۆی کە هەتا میلەتێ تەسقیف نەبێ هەتا پێش نەکەوێ هەتا ڕۆشنبیر نەبێ لە گۆڕانکاری کۆمەڵایەتی و سۆسیۆلۆژی قەدڕوو نایە باشە دکتۆر بێمە یەکێکی تر لەو بابەتانەی کە هەمیشە سەرۆک مام جەلال جەختی لێ کردوێتەوە ئازادی ڕادەربڕین بووە کۆمەڵێک لەو ڕۆژنامە گۆڤارانەی کە ئێمە بە بڵین بینیومانەوە یەکێک لەو بە بڵێم بابەتانەی کە مام خۆی هەموو بەیانیەک ئاگاداری تاوای نووسینەکان بۆ تەنانەت خۆشی ڕخنەی لێگرتۆیش کوردستانی نوێیە ئەمە تا چەند گرنگ بوو بۆ یاخود بڵێم ئەو تار و ئەو نووسینانی کە لە ڕۆژنامەی کوردستانی نوێشا بوون ئەو سەردەما و تاوەکو ئێستاش بێکمان بەردەوامی هەیە ئەمەش تا چەند گرنگ بوون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان من لە بەرنامەیەک پێش ئێستا باسم کرد چەند ڕۆژێ پێش ئێستا هەر لە کورسات باسی ئەوم کرد کە ئاراستەی دروستبووری بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەردەما ئاراستەیەک بۆ ینی سیاسیەکانی ئەو سەردەما کە مؤسسی یەکێتی بوون سیاسی کەشکۆڵاسا بوون یعنی هەمەلایەنە بوون ئەم من یەک دوو نمونەیانینەوە نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەدینەوە جەنابی مام جەلال مامۆستا ئیبراهیم ئەحمەد زمانی پارە بووە کوردیشی زۆر باشی زانیوە عەرەبیی زۆر باشی زانیوە ئینگلیزیشی زۆر باشی زانیوە و زمانی کەشی زانیوە باش ئەوەی کە من گرنگە بەلامەوە زمانێکی کوردی زۆر پاراوی هەبووە بڕۆ چیرۆکەکانی بخوێنەوە بڕۆ ڕۆمانەکانی بخوێنەوە بڕۆ شیعرەکانی بخوێنەوە ئەمە یەک دوو سیاسیشی زۆر محەنەک بووە زۆر شارەزا بوو مەحامیەشی زۆر باش بوو ئەو کاتێک لە 1970 پیان بە مەحامیانەوە ئەوقاتێکی زۆر باش بوو خاڵی چوارهەم ئینسانێکی ئەدیب دۆستێکی زۆر باش بوو باشە پیاوێکی فکری زۆر گەورە بووە ئەزمموی وڵاتان و ژیاننامەی هەندێک لە گەورە پیاوانی کردو بە زمانی کوردی بۆ ئەوی کە بەرچاوڕوونی بێ بۆ خەڵکی کوردستان هەمەلایەنە بووە ئەزانی مام جەلال هەزار ڕەحمەتی لەبێ تۆ بگەڕێ ساڵی 1968 کە جەریدەی نور دامەزرێ ئەزانی مام جەلال هەتا ئێستا من نازانم باستان کردو ئەیاننا کتێبێکی لە ڕووسیەوە تەرجەمە کردووە بۆ عەرەبی لەو ڕۆژنامەیە لە ڕۆژنامەی بە ئەڵقەبڵایی کردوەوە لە ڕۆژنامەی نورە کە 1960 تا 70 دەرچووە باشە لە هەمان کاتا مام جەلال ئەو سیاسیە گەورەیە کە ڕئیسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەڵێ سەمامی ئەمانە بۆ عێراق بۆ عێراق ئەو هەموو کەمایەتی و ئەحزاب سیاسیەتیایە ئەو هەموو میلەتە جیاجیایەتیایە ئەو هەموو ئەقەلیاتێتیایە
ئەزانی ئەو هەموو شەڕی کە بە درێژایی مێژوو یەکێک لە خوێناوی ترین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراقا سەمامی ئەمانە بۆ عێراق لەوە سیاسی تر ئیداری ئەو هەموو سڕاعاتانی کردووە باشە لە هەمان کاتا پیاوێکی ئەدیبدۆستێکی گەورەش بوو ئەتۆ بچۆ بزانە چۆن وەسفی شێخ ڕەزاکە بزانە چەند من چەند جار خۆم بینی مامجر هەزار ڕەحمەتی لەبێ زۆر معجب بوو بە شێرکۆبێ کەس ئەزانی زۆر تەرجیعێ کرد لەسەر شیعە نووسی زۆر فەخری پێوە کرد مەسەلەن بۆ نمونە لە ساڵی 1990 من لە یادمە ئێستاش دەستگای سەردەمی کردەوە کە من خۆم بە فەخرەوە ئەندامی ئەنجومەنی باڵا ئەو دەستگایە باشە لە پاش ئەوە تۆ تەسەورەکەی ساڵی 2002 پێشکەوتنی عێراق من یادی بە خێر مامۆستا شێرکۆبێکەس نردی بە دوامە ئەو کاتە لە هەفتەنامەی ئیتیحادیەکێتی بوو نردی بە دوامە پێی وتی مام جەلال تەوسەیی کردوم گۆڤارێکی عەرەبی دابێ تۆ سەری ئەو دووربینێک تێبێ بێتە ئێرە و بی بە سەر نووسەر گۆڤار باشە ئەوە مام جەلال بوو لەبەر ئەوە سیاسیەکانی ئەو کات موئەسیسەکانی ئەو کات کەشقۆڵاسا بوون یعنی مەواهیبی جۆر بە جۆریان هەبووە بۆ چونکە خەمی جۆر بە جۆریان هەبووە بۆ چونکە میلەتەکە ئەو کاتە پێویستی بەمانە بووە یعنی میلەتی کورد لە یەک لایەنەوە کەم و کورد نەبووە لە چەند لایەنێکەوە کەم و کورتیە بووە بۆیە سیاسی باش مێژوزانی باشە سیاسی باش فەیلسوفی باشە سیاسی باش ئیداری سەراح بە باشیەکە سیاسی باش زمانزانی باشە ئەزانی من لە یاد مەجارێک لە نەجەف بووین یادی یەکێک لەو گەورە پیاوانە بوو ئەوانەی شیعە من دانیشت بووم یەکەم قسەی مام جەلال کە دەستی پێکرد وتارەکەی وتی ئەو شیعارە و دروشمەی کە نووسیوتانە غەڵەتێکی لوغەویتیایە چاچی کرد عەرەبی لە عەرەبەکانە باشتر دەزانی یەکێک لەو نوقتانەی کە عەرەب شەرمی لێکرد ئەوشتە بوو ئەو عەرەبی جوانێ زانی یەکێک لەو شتانە چونکە زمانی عەرەبی ئەو میزەیتیایە ئەو شەقڵەیتیایە کە ئیتقانیەکەی میلەتەکەشان مردلێکە مام جەلال درکی بۆش کردبوو لەبەر ئەوە ئەو فترێ ئەو زەمەنە زەمەنی با بڵێن زێڕنی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قەیرانە سەختەی کە هەبوو کە خەڵک هیچ دروستکاییەکی نەما بوو بەڕاستی ڕۆژگارێکی زۆر ڕەش بوو ساڵی 1974 لە بەرچاوی یەکە بە یەکی ئەم میلەتە ئێمە ئاوا جارێکی کە ئومێد هاتەوە گۆڕێ ئەزانی بۆیە بەڕاستی کە باسی مێژووی دامەزانیەکێتی ئەکرێ من داواکارم لەم شاشەی ئێوە داواکارم کە وەزارەتی خوێنی باڵا کە وەزارەتی پەروەردە ئەمە بکا بە مادەیەکی ئیجباری بەشێکی گەورە لە مێژووی ئەم میلەتە شێوازی پێشخستنی مێژووی ئەم میلەتە شێوازی دروستکردنی تاک شێوازی دروستکردنی کەسایەتی تاک شێوازی دروستکردنی کادر شێوازی ڕاپەڕین شێوازی چوزانم با بڵێن تەسقیفکردنی کۆمەڵگە ئەمانە کە بەشێکی گەورە شەرەفی پێگەیاندنی ئەو کۆمەڵگە ئەگەڕێتەوە بەجێ توشبەر کوردستان ئەوانە بخەنە پرۆگرامی خوێندنەوە دەستخۆش دکتۆر ئەمێ پرسم کە دامەزراندنی سەنتەرەکان و بنکە ڕۆشنبیریەکانیش جارێکی تر بۆ ئەشیفکردنی بەشێک لەم مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان وە ئەو مێژووە خەباتە گەورەی کە هەیەی ئەمانە تا چەند گرنگ بوون ئەو ئێمە دوو جۆر با بڵێن کاری ڕێکخراوەیمانەیە جۆری یەکەمیان ئەوەیە کە ڕاستە و خۆ بڵین ئەو بۆشایی کە لە نێوان حکوومەت و خەڵکە هەیە پڕێکاتەوە واتە بەردەوام سەڵتی خەڵکە گەێنێ بە حکوومەت ئەمە کارێکی ڕێکخراوەی جوان و پیرۆزە بەشی دووەمیان ئەوەیە کە جەناوت باسێکی بریتیە لەوەی کە چۆن ڕێنوێنی خەڵکەکە بۆ ئەوەی کە بە جۆرێک ئەو خەڵکە وا لێ بکە کە خاک و وڵات و چوزانم حکوومەت و هەموو ئەمانە بەخۆیان بەخۆی بزانێت یعنی چۆن وا لە خەڵکەکەی کە بەشێکی گەورە لە مەسئولیەتی
بەڕێوەبردننی ئەم وڵاتە بخاتە سەرشانی خۆی یەکێک لەو دیدگا جوانەی کێشێتی هەیەی و ئێستش کاری لەسەرەکە ئەوەیە کە خەڵک بهێنێتە ناو بازنەی بەر پرسیارەتەوە بە مناڵ و بە گەورە و بە یەکێتی و بە غیری یەکێتی و بە هەموو حیزبە سیاسەکانی ترەوە ئەمانە چۆن والێ ئەەکەی بێنە ناو بازنەی مەسئولیتەوە و پێیان وابێ ئەوانە هەر یەکێک لەو تاکانە لەو حیزبانە لەو ڕێکخراوانە بەشێکی گەورە لە هێشتنەوە و لە ئەکتیفکردنی ئەم مجتەمەعە ئەکەوێتە سەرشانیان ئەی تۆ چۆن وا لە خەڵک دەکەی چۆن وا لەو ڕێکخراوە ئەەکەی چۆن ئەمە ئەگەیەنی بە خەڵک کە تۆ بەشێکی لە من و ئێمە ئەمانەوێ لە ڕێی ئێوەوە ئەم مجتەمەعە بە هەمومان بەیەکەوە ببن بەڕێوە وە پێشی بخین یەکێتی ئەم دیدگایی هەیە لە مێژەوە هەیەی و ئێستش کاری لەسەرەکە بە مکەسەفی هەڵبەتە بیرمان نەچێت نقطەیەک هەیە من زۆر گرنگە بەلامەوە ئەویش ئەوەیە ئەگەریشێتی خاوەنی ئەم شتانە نەبوایە خاوەنی ڕێکخراوی جیاواز نەبوایە خاوەنی دەنگی جیاواز نەبوایە خاوەنی ڕەخنە لە خۆگرتن نەبوایە خاوەنی چوزانم شەهیدە نەبوایە هەر حیزبێکی کە بوایە لەم عێراقەیە لەم وڵاتانەی دەوروبەرە ئەوەنەی یەکێتی تووشی مەد و جەزر بۆ توش ببوایە ئەسەری نامە حیجە کەوتێکی نامە دەیکێتی بینی ڕۆژ بە ڕۆژ چەکەرەیە کاتەوە لەبەر ئەوە هەموو ئەم خاڵانەی کە جەنابەت باست کرد لە دروستکردنی سەندیکاکان لە دروستکردی ڕێکخراوەکان ئەمانە هەموو شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە بۆ هەر یەکێک لەم سەندیکانە وە گەیاندنی دەنجی ئەمانەیە بە دەسەڵات بە حکوومەت چۆن وەکو عەرزم کردی بیرۆکەکە ئەمەیە لە بینی ئەو بازنەیە کە پێی ئەوترێت خەڵک و ئەو بازنەی کە پێی ئەوترێت دەسەڵات هەمیشە گاپێک هەیە یعنی هەمیشە فەزایەکێ بۆشاییەکێ ئەو بۆشایە مەفروزە ئەو سەندیکانە ئەو ڕێکخراوانە پڕیکەنەوە بۆ گەیاندنی دەنجی خەڵک بە دەسەڵات دکتۆر گیان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێزت سوپاس بۆ دکتۆر دانا ئەحمەد مستەفا ڕاوێژکاری مەکتەبی سیاسی کە لەم بەشەی پرۆگرامی کورسات مەرکەزی لەگەڵمان بووی دووبارە بەخێر بێی سوپاس بۆ تۆ